ئێرە بازاڕی قەیسەری هەولێرە و بە یەکێک لە گەورەترین بازاڕەکانی هەولێر دادەنرێت. گەرچی قەدەغەی هاتوچۆ هەڵگیرەوە و بازاڕەکان کراونەتەوە، بەڵام کاسبکاران فرۆشیان نییە، بەهۆی ئەوەی هاوڵاتیان پارە لە باغاڵیاندا بوونی نییە. هاوڵاتیان سەرڕای ئەوەی لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا لە ململانەیەکی سەختدان هاوکات بەدەست بێپاکی حکوومەتی هەرێمەوە دەناڵێنن. بە جۆرێک ئێستا مانگی 6 ساڵی 2020 و موچەخۆران تەنها موچەی مانگی یەکەم ساڵیان وەرگرتووە. ڕۆژنامەنووسێکی شاری هەولێریش دەڵێت دەبێت حکوومەت ئاگادار بێت. ئێستا خەڵک وشیار بۆتەوە و ناتوانێت بە ئاسانی دووبارە سەرچاوەکانی داهات لە خەڵک بووم بکات و موچە و مافی خەڵک بدا بە کەسان و شوێنی تر. خوان فێر کردووە کە لە نەشەفافیدا چۆنیان پێخۆش بەم جۆرە موسە دابشکەن. ئێستا کە شەفافێتێک دروستوە حکوومەتی عراقی لە بەرچاوی خەڵک و لە بەرچاوی میدیاکان دێت موسە دەدات بە هەرێمی کوردستان، نایە ئەمە دابشکە. بۆ دابشی ناکات چونکە ئەو ناشەفافیت و ئەو ناڕوونیە کە لە سەرچاوەکان داهات و لە دابشکردنی داهاتەکان هەیە هەر بەو ڕوحیەتە بەردەوامە. نازانی ئەمە خەڵک هوشار بۆتەوە لە بەرامبەرەوەی کە دەبێ ئەم پارەیە کە بۆیان هاتووە نابێت لە بری قەرز و لە بری قەرزی کۆمپانیەکان و یان ئەو قەرزانی کە وەریان گرتووە دابەشی بکەن، بەڵکو دەبێ لە بری یەکێک لە موچەی مانگەکان بدرێ بە فەرمانبەرە. بەپێی یاسا جیهانی و هەرێمیەکان بێت دەبێ حکوومەت لە هەر 30 ڕۆژ جارێک موچەی فەرمانبەرانی بدات، بەڵام وەک هەمیشە ئەوەی لە هەرێمی کوردستانە گوزارێت لە هیچ شوێنێکی تر بوونی نییە. 6 مانگ لە ساڵی 2020 ڕۆیشتووە و فەرمانبەران تەنها موچەی مانگی یەکیان وەرگرتووە. گەروا بڕوات ساڵانە حکوومەتی هەرێم تەنها دەتوانێت 2 موچە دابەش بکات. بەداخەوە ئێمە داهاتیش زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان، بەڵام بەهۆی خراپ بەڕێوەبردن، بەهۆی گەندەڵیەشی زۆر کە لە هەرێما هەیە و لای زالیش بەردەوامە، بەداخەوە ئەم حکوومەتە نەیتوانی و ئەرکەکانی خۆی ئەرچی سەرشانی خۆی بەپێی یاسا بەرامبەر خەڵکو و بەرامبەر بە فەرمانبەران جێبەجێ بکات. ناکرێت لە ساڵێکا تەنها 2 موچە بدرێ. یعنی ئەگەر تۆ بەراوردکەی بەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی 6 1 موچەی داوە، واتە لەم ساڵەدا بێتە 2 دابێ 2 موچە بدا. یعنی ئەمە بەرپرسیارەتی نییە، ئەمە هەڵگرتنی بە ئەرک و بەرپرسیارەتی نییە، جێبەجێکردنی یاسا نییە، بەڵکو موچەی فەرمانبەران و موچەی موچەخۆران ئەبێ هێڵی سوور بێ بەرامبەر بە حکوومەت و بەلای ئەوانەی کەوا بەشداری لەم حکوومەتە. ئەگەرچی حکوومەتی عراق 400 ملیارد دیناری ڕەوانەی هەرێم کرد، بەڵام حکوومەتی هەرێم لە چاوتروکانێکدا هەواڵی سەرفکردنیە و پارەی بە موچەخۆراندا و لە ئێستاشدا هیچ دەنگ و باسێک لە موچە نییە. میدیاکانی دۆسەڵات و پەیجەکانیان لە سۆشیال میدیا وەک مژدانە دەڵێن بەر لە جەژنی قوربان موچەیەک دابەش دەکرێت. هەر ئەمە ژوای لە چاودێران و هاوڵاتیان کردووە کە بڵێن نمونەی حکومڕانی حکوومەتی هەرێم لە گەندەڵی و تاڵانی نمونەی لە مێژووی دوور و نزیکدا بوونی نییە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.